لەگەڵ بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا سەوزە بە هۆکارێکی سەرەکی توشبوون بە پەتاکە دانرا، بەڵام بە پێی نوێترین پشکنین و لێکۆڵینەوەی تاقیگەی تەندروستی دەرکەوتووە سەوزە بۆ خۆی هۆکاری سەرەکی نییە بۆ گواستنەوەی پەتاکە بۆ لەشی مرۆڤ. مامکەریم زیاتر لە 20 ساڵە لەسەر عارەبانەیەک لە ناو بازاری قەڵای کەرکووک سەوزە دەفرۆشێت. ئەو دەڵێت بە ئاوی بیر ئاودێری بەرهەمی سەوزەکەی دەکات. لیژنە تەندروستیەکانیش پشکنینیان بۆ بەرهەمەکەی کردووە. تەندروست دەرچووە. ئێمە شتی پیس نافرۆشین لەبەرەوەی خۆمان گوناحبار ناکەین بۆ منە وایانە هیچ کێشەیەکی تیانە لەخوا بەزە حتای ساگە چەند کە سەوزە لامان بردووە هیچ کێشەی نەبوو هیچ مشکلە نەبووە. بەرهەمی سەوزە لە شاری کەرکووک بە دوو جۆر ئاودێری بەرهەمدێن. بەشێکیان لە دامێنی چەمی خاسە بە ئاوی ماڵان و بەشێکی تریشیان بە ئاوی بیر. ئەو کەسانش کە سەوزە لەگەڵ ژەمە خواردنەکانیان دەخۆن دەڵێن پێویستە پاکی و پیسی بەرهەمی سەوزە و شێوازی ئاودێریەکەی بزانن. 17 ساڵە سەوزا فرۆشین ئەمە تولمانەیە هەموو شتێکمانەیە ئەمە هەمووی سەوزە ئەمە ئاوی پاکێ دێنێ ئاوی پیسی نادێنێ سە من ئەگەر خراپ بێ نایەنمی بەسەگە لە شوێنتر هەیەوە جیایەوە لە شوێنتر. هەموو مرۆڤێک دڵی چی بوێت دەیکڕێت بۆ خواردن، بەڵام گرنگە لەو شتە بکۆڵینەوە کە دەیخۆین، چونکە ئەمڕۆ نەخۆشەکان زۆر بوون، هۆکاری سەرەکییان پیسیە، دڵنیام هەمومان دەتوانین پیسی و پاکی هەموو خواردنەکان جیا بکەینەوە. بەرپرسانی تەندروستی کەرکووک پێیان وایە میکرۆبی کۆلێرا لە هەموو شتێکی پیسەوە سەرهەڵ دەدات. سەوزە و هەموو خواردن و خواردنەوەیەکی تر بە پاکڕاگرتنی سەرچاوەی ئاوەکەی ئەو میکرۆبە لە ناو دەدات. هۆکاری بڵاوبوونەوەی پەتاکە دوو شتە، یان ئاوە یان خۆراکە، کە ئاو یان خۆراک گەر پیس بوو بە میکرۆبی کولێرە ئەو کاتە پەتاکە بڵاو بێتەوە، یانی تۆ ناڵێ مەتەن خواردن هۆکاری یان ئاو خۆکاری وینەکە پیسبوونی ئاو یان پیسبوونی خۆراک. بە پێی ئامارەکانی تەندروستی گشتی کەرکووک تا ئێستا پشکنین بۆ 400 کەس کراوە کە گومانی توشبوون بە کۆلێرایان لێ دەکرا، بەڵام لەو ڕێژەیە تەنها 20 کەسیان تووشی پەتای کۆلێرا بوون. لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی پەتای کولێرا ترس لەسەر خواردنی سەوزە لە نێو خەڵکدا زۆر بڵاو بووەوە، بەڵام بە وتەی ئەمانەی کە کاری سەوزە فرۆشی دەکەن دەرمانی ئەو ترسا چاندنی سەوزەیە بە ئاوی پاک و گەورەکردنێتی بە ئاوێک کە پیس نەبێت و شاو بێت بۆ خواردنەوە. ئەمە شوا دەکات هیچ کاریگەرێک لەسەر تەندروستی ئەو کەسە دروست نەکات، بەڵکو سەوزە ببێتەوە کارێک بۆ باشی تەندروستی کەسەکان. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.